شاوكم بخشاي ملادي أري راستي خايبا شاوكم بخشاي ملادي أريك راسك يارم الله شيتي شركتي أريك راسك يارم شاوكم شيتي شركتي أري لا إله إلا قاوەخانەی ماڵی کولتوری خورماتوو یەکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی جەماوەر بۆ بەهاناوەچوون و گەشەپێدان کە 4 مانگ پێش ئێستا ئاوەدان کراوە. تەبیعی پرۆژەکە بۆ خۆی پێشتر بیرۆکەیەک بوو، دوایەوە دراسەیەک و لێکۆڵێنەوەکە مانگوەی کرد چکە پێویستی بە لایەنی مادی هەبوو بۆ کۆکردنەوەی هەندێ بڕێک پارە بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە و بە هاوکاری خەڵکو و ڕاستی بە کۆشی ئەو کەسانێکەوە هەڵساون بەم پرۆژەیە توانرا لە ماوەی 4 مانگە شوێنەکە ئاوەدان بکرێتەوە. مەبەستی ئاوەدانکردنەوەی شوێنەکەیش وە دروستکردنی ئەم پرۆژەیە بۆ خزمەتی سەرجەمتی نوتێژەکانی خورماتوو. خورماتوو وەکو شارێکە چەندین ساڵ کە زۆری چەشتووە بەدەست شەڕ و بەدەست کێشەی گشتی و بەدەست نەبوونی و بەدەست لە هەموو ئاستەکانە، یعنی لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی ئەوانەوە ترێمەش لە بواری ڕۆشنبیری و کەلتوریە ویستمان ئەم پرۆژەیە پێشکەش بکەین. ئەو کەم و کورتێکەوە لەم شارە هێنەبوونی جێگایەکە بۆ بەڕێوەچوونی ئەو جۆرە بۆنانە ئەو مناسەباتانەیەکەوە ئەبێتە کۆکەرەوەی نەتەوەکان و کۆکەرەوەی سەرجەمتی نوتێژەکان. هەندێک بۆنە و مناسەبە هەیە بەڕێوە چووەوە تا ئێستاکە نزیکەی 3-4 بۆنەمان لێراکە بەڕێوە بردووە. یەکێک لەوانە شەوی هەڵدا بوو و کۆڕی شعری کراوە لێرە، پانێڵ کراوە بۆ ڕاگەیاندن، ڕۆڵێکی باشی هەبووە و جێگایەکە بۆ کۆکردنەوەی ڕۆشنبیر و نووسەران و هەروەها گەنجانیش. یعنی ئێمە کۆتا شوێنی گشتی وەکو کە بڵێن چایخانە لە هەشتاکان بووە لە خورماتوو 30 ساڵ پێش ئێستا. 30 ساڵ ئەم شارە چایخانەیەکی تیانە بووە کە ئێمە تۆزێک ئەوە بەرفراوانمان کرد بیرۆکەکە لە چایخانەش نەبێنە قاوەخانە و هەم سنتەرێکیش بێ بۆ زۆر چشت. یعنی مە کەم و کورتیمان لەم شارە زۆرە. لێرە کتێبخانە هەیە، لێرە هێڵی ئەنتەرنێت هەیە، لێراکە تەلەڤیزیۆنی ناوخۆ هەیە، لێراکە شوێنی سیمینار و کۆڕ و کۆبوونەوەمان هەیە. یعنی ئەتوانێت خزمەت بە هەموو چین و توێژەکان بکات.